زنجیرە بۆردومانەکانی ئێران بۆ سەربنکە و بارەگاکانی هێزە کوردیە و ئۆپۆزیسیۆنەکانی وڵاتە لە هەرێمی کوردستان کاردانەوەی لێکەوتەوە و لایەنە فەرمیەکانی دانایان کرد. سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند بەزاندن و پێشێلکردنی چەند بارەی سەروەری خاکی هەرێم بە موشەکباران بە توندی سەرکۆنە دەکەین. حکوومەتی هەرێم دەڵێت بۆردومانکردنی بنکەکانی ئۆپۆزیسیۆن بە موشک بە هەر پاساوێک هەڵوێستێکی ناڕاست و بەلا ڕێدابردنی ڕەوتی ڕووداوەکانە و جێگای سەرسوورمانە. ئەم جۆرە هێرشانە شەرمەزار دەکەین و پێویستە کۆتاییان پێبێنرێت کە بەردەوام دەکرێنە سەر خاکمان و خەڵکی سڤیلیش دەبنە قوربانی. حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ڕاگەیەنراوێکیدا بۆ ڕایگەشتی ئاماژە بۆ دەکات هێزەکانی ئێران بە موشک و درۆنی خۆکوژ هێرشیان کردوتە سەر بنکە و بارەگاکانیان و دوو کەس گیانیان لە دەستداوە و کۆمەڵێکیش بریندار بوون. لای خۆشیەوە سکرتاریەتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانیش ڕایگەیاند لە ڕێگەی 11 فڕۆکەی خۆتەقێنەوە ناوەندی سەرکردایەتی کۆمەڵە کراوەتە ئامانج و سەرەڕای زیانی ماڵی دوو پێشمەرگا بریندار بوون. ئاوکات وەزارەتی دەرەوەی عێراق لە بەیاننامەیەکدا بە توندترین شێوە ئیدانەی بۆردومانەکانی کرد لە ڕێگەی بەکارهێنانی موشک و تۆپ و 20 فڕۆکەی بێفڕۆکەوان کە کەرەسەی تەقینەوەیان هەڵگرتووە و 4 ناوچەی هەرێمی کوردستانی عێراقیان کردووەتە ئامانج. وەزارەتی دەرەوەی عێراق بۆردومانەکانی بە پێشاتێکی مەترسیدار لە قەڵەم داوە کە ڕەشە لە ئاسایش و سەروەری عێراق دەکەن و کاریگەریەکانی ترس و تیرۆر چەند هێندە دەکەن. وەزارەتەکە ڕاشی گەیاندووە لە نزیکەوە بەداداچوون بۆ بۆردومانە یەک لە دوای یەکەکان دەکات و هەموو ئەو ڕێگانە دەگرێتە بەر کە ڕێگرن لە دووبارە بوونەوەی. هاوکات ئەحمەد سەحاف و تەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق بڵاوی کردەوە بە پەلە باڵوێزی ئێران لە بەغدا بانگێش دەکرێت و پەیامی توندی ناڕەزای عێراقی لەو بارەیەوە پێدەدرێت. لە درێژەی کاردانەوەکاندا نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق ڕایگەیاند عێراق بارێمی کوردستانیشەوە ئەو تێڕوانینان ڕەت دەکاتەوە کە وەک حەوشەی پشتەوەی ناوچەکە مامەڵەی لەگەڵدا بکرێت و دراوسێکان بە ڕۆتینی و دوور لە سزا پێشێلی بکەن. دەشڵێت دیبلۆماسیەتی موشەکبارانکردن کارێکی بێباکانەیە و دەرەنجامی وێرانکەری هەیە، بۆیە پێویستە دەست بەجێ ئەم هێرشانە بوەسێنرێت. هەر لەو چوارچێوێژدا باڵوێزخانی بەریتانیا لە بەغدا لە تویتێکدا هەڵوێستی خۆی لە دژی بۆردومانەکە خستە ڕوو ڕایگەیاند بەریتانیا بەتوندی هێرشە بەردەوامەکانی ئێران بۆ سەرهەرێمی کوردستان سەرکۆنە دەکات و بە پێشێلکردنیەکی بێپاساوی سەروەری عێراقی لە قەڵەمدا. باڵوێزخانەکە ئەوەشی ڕاگەیاندووە کە بەردەوام دەبن لە پاڵپشتیکردنی سەروەری و ئاسایشی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە.